انتخابات تەواو بوو و ئەوان توانیان لە پرۆسەی با بڵێین هاندانی خەڵکە بە جۆرێک لە ڕێگەی بڵاوکردنەوەی مەجموعەیەک زانیاریەوە کە زانیاری و شێوازی پروپاگاندەکەیان توانیان کە بەڕای من بەشێک لەو خەڵکە ناڕازیەی کە ناڕازی بوو لە دەسەڵاتی کێتی و پارتی بە جۆرێک ڕابکێشە ناو هەڵبژاردنەوە. یعنی ڕێژەی دەنگدان و ڕێژەی بەشداریکردنی خەڵک ئەگەر بەراوردیکەی باڵبژاردننی پێشووتر زیاتر بۆ بەڵام بەو ژمارەیەنی بۆ ڕێژێنێکە ئەوان باسیەکەن. معلومە ئەوان پێم وایە کە هەتاگە لەو ڕێژەش کەمتر بەوان بە سەرکەوتوو پیشانیانە لەبەرەوەی ئەم هەڵبژاردنە خۆ دەزانین لە دوای 2 ساڵ لە بەسەرچوونی ماوەی با بڵێن انتخاباتی ئەوی کە کاتی تەبیعی انتخابات بە 2 ساڵی بەسەر تێپەڕ بووە و ئەمان با بڵێن کێتی و پارتی پێویستیان بۆ بوو کە شەرعەتێکی دەنگدانی خەڵک بن بە حکوومەتەکەیان و لە چاوی لە بەرامبەر دەوڵەتی ناوەندی لە بەرامبەر دنیای دەرەوە لە بەرامبەر یوێن و دەوڵەتەکانی تر ئەمریکاوانە جۆرێک ئەوە پیشان بن کامان بەرحەڵدەنگی خەڵکیان لە پشتە. بۆیە بڵێ بۆ ئەوان زۆر مهم بوو، بۆ ئەوان مەسلەیەکی گرنگ بوو و حتمما سەرکەوتنێک بوو بۆ ئەوان بەڕاستی. ئەمە وەکو جان بێ وەک جان بەشی کە بەڕای من توانیان لە ڕێگەی پروپاگاندە و لە ڕێگەی بڵاوکردنەوەی هەندێک هەواڵ سەبارەت بە شێوازی چوونە پێشەوەی هەڵبژاردنەکە کە بەشێک لە خەڵک بە قەناعەتی من چاواشە بکرێ. ئەمە جاری کە بەڕای من سەرکەوتنێکی ئەوان بوو بەسەر خەڵک، ینی بەشێک لە خەڵکی تووڕە و ناڕازیان ڕاکێشە ناو هەڵبژاردنەکە. ئەنی پێش باڵین لە ماوەی ساڵانی ڕابردووە بە قەناعەتی من بەشێکی زۆکو لە انتخاباتی پێشوشە خۆشتان ئاگادارن بەشێکی خەڵکی ینی خەڵک ژمارەیەکی یا ڕێژێکی کەمتری خەڵک بەشداری کرد. ئەگەر ئەمە بەراورد کرد لە چاو جاری پێشوو بەرحەڵ ڕێژێکی زیاتر بەشداری کەواتە بە جۆرێک ئەوان توانیان بەشە لە خەڵک قەناعەت پێ بکەن لەو خەڵکەی کە تووڕێ لیان، لەو خەڵکەی کە ناڕازیە لیان، لەو خەڵکەی کە سەرجادەی لێگرت بوون و قەناعەتی بە انتخابات و هەڵبژاردنیان نەمابوو، قەناعەتیان بەوە نەمابوو کە لە ڕێگەی دەنگدانەوە بتوانن بە شتێ بگەن ئاڵوگۆڕە لە ژیانیان، لە مافەکانیان، لە خواستەکانیان بێتە دی. بەڵام وەکوتم ئەم انتخاباتە یا شێوازەکەی پروپاگاندەکەی ئەوانە توانی کە بەشێک لەو خەڵکە تووڕە و ناڕازی کە قەناعەتی بەوان نەبوو، قەناعەتی باڵبژاردنەکەیان نەبوو، قەناعەتی بە دەنگدان نەبوو، ڕابکێشە ناو پرۆسەی انتخاباتەوە. ئەم لەسەر ئەو ڕێژەی لە 1972 پۆستێکی ئێوەم بینی کە بە دروستان نەزانی. بەڵێ من ئەمەوە بڵێم ئەزانی چۆنە تەمان بە پێ و داتایی کە خۆیان بڵاویان کردبووەوە و من هەروە بەینێکی کورت سێرێکم کرد، ینی تقریبەن ئەوانی کە مافی دەنگدانیان هەبوو لە کوردستانە زیاتر لە سێ لە ژمارەکان بەڕاستیە لە بەردەسانیە ینی بەڵام تقریبەن لەو ژمارەی کە کاتی ینی شایستەیەوە بوون کە دەنگ بن تقریبەن نزیکی 800,000 زیاتر کارتیان وەردەگرت و کە من حساباتێک تقریبەن ئەیکردا ڕێژەی لە سا 24 ئەوانەی کە مافی دەنگدانیان هەبوو کارتیان وەردەگرتووە و بەپێی ئەوانەشی کە بڵین کارتیان وەرگرتووە و ئەوانەی کە دەنگیاناوە لە بینی ئەمەشا جیاوازیە گەبوو کە ئەویش تقریبەن هەچەند کە کۆمیسیۆن ئەڵێ لە سا 28 بەڵام ئەو بەپێی ڕێژەی دەنگدان ینی ئەوانەی کە دەنگیاناوە حسابی کردووە، بەڵام ئەگەر تۆ بەپێی ڕێژەی کۆی ئەو خەڵکەی کە مافی دەنگدانی هەبوو حسابیکەی لە سا 20 لەوانی کە فۆرمیان وەرگرتووە فۆرمی دەنگدان دەنگیان نەیاوە. ئەگەر ئەمە کۆکەیتەوە تقریبەن کاتە لە سا 45 بەڵێ لە سا 45 خەڵک دەنگی نەیاوە، وەکوی کە باس شەکە دەنگی پوچەڵ نزیکی 2,400 دەنگە بووە. ئەمە کە تەمان بەشێکی حتمما لەوانەیە کەسانێک بکەنە خوێنەوە بوون یا شارەزیانێ، بەڵام ئەم ژمارە زۆرە بەڕاستی ئەوە نییە کە لێ نەزانین بێت. یعنی بۆیە تەسەوورەکەم ئەمەش دانیکەم بەشێکی زۆری ئەمەش ینی سووتان بێت یان دانکانی خوانیان سووتان بێ بۆی کە یعنی لەژێر ڕەشا لە ڕێژ ترسا کەوی کە مەسەن ناچایە کۆی بە ڕسمینەکانتان بگرن ئەگینا موچەکانتان هێبڕینەوەی بە تایبەتی کە سەر بە حزابەکان و ئەوانن. من ئەوەش حسابێک کێوام کرد تقریبان ئیکەدە لە سا 5 شتێک ینی بەپێی ئەو حساباتە لە سا 50.5 خەڵکی کوردستان بەشداری دەنگدانیان نەکردەوە، لە سا 49.5 بەشداری دەنگدانی کردووە. ینی ڕاستەکەی ینی نیسبەتی بەشداریکردن لەخوا لە سا 50 کەڵەن لە سا 70 درۆیەکی زۆر ئاشکرایەوە ئەوان هاتوون لەسەر بنەمای ئەو خەڵکانی کە ینی فۆرمیان وەرگرتوانی کە دەنگیانەوە هاتوون ڕێژەکە حسابەکە کە حەقەت وانە ئەبێتەوە لەسەر بنەمای ئەو خەڵکەی کە مافی دەنگدانی هەیە و ئەوەی کە دەنگیاوە. ئەم جیاوازیە کاتە نزیکی لە سا 40 و کەیانە توانین بڵین بوورە لە سا 50.5 کە تقریبان توانین بڵین لە خوار 50
بەشداری ینی دەنگیانەوە بۆ حزابانە بە هەمووی هەم بە یەکێتی و پارتیۆن بە حزابی ئۆپۆزیسیۆن کە بڵێن تەبلیغاتێکی زۆریان کرد ئەمان ئەزان چە منە مێوەش بڵم کە دوو جۆر لە پروپاگاندە دەوری هەبوو یەکیان پروپاگاندەی خودی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی کەمان بە جۆرێک مۆری هینیانە مۆری شەرعەتیانە لەوەی کەم انتخاباتە بێتەزویرە ئەم انتخاباتە هیچ شتێک لەژێر دەسەڵاتێکی پارتی نییە ئەم انتخاباتە پاک و نەزیهە بۆیە بچن دەنگ بن و دەنگکانتان کەس نازانێت چی بەسەریەت کەس نازانێت مەسەن باڵێن یعنی کەس نازانێت دەنگتان بکیاوە حاصل پاک و پخت یعنی ئەگەر ئێوە بچن دەنگ بن یەکێتی و پارتیە بن بە کەمینە ئەمە جۆرێک تەسیر لەسەر بەشێک لەو خەڵکە ناڕازیەکەت کە تۆقعێکیان وا بۆ ئەم انتخاباتە لەبەرەوەی کە لەلایەن مەسەن دادگای فیداڵی و مەسەن سازراوە و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتیەکەوە ئەمان موچە لەبەرەوەی لە عێراقەوەیە و بەرحاڵ ئەو ینی با بڵێن چاودێرەکان مەسەلەن هینە با بڵێن هەمووی ینی هاوکات مەسەلەن با بڵێن جیهازەکان و ژماردنی دەستی زەمان بەڕێوەچێ و وەنوێنەری لایەنەکان چاودێرەکان لەوێ بوون هیچ فشارێک نابێ بۆیە ئەگەرێکیەوەیە کە ئەم انتخاباتە زۆر پاک و پوخت بێت و بەوەی کەوت تۆقعەوەمانیایەن دەسەڵات ببێ بە کەمینە بەڵام حەقەتەکە مانە ئەمی پێچوان یەک شتی کەشم بیر نەچێ جۆرێک لە پروپاگاندەی یەکێتی نیشتیمانی کە جۆرێک لەسەر ئەو تەسەورە ئیشکریا ئەو جۆرێک لەو هەستەی خەڵکیشی کرد کە بەشێک لە خەڵک بەڕاستی تووڕێ لە پارتی لەبەری کە دەسڵاتی ئەساسی بەدەست پارتیۆیە و ڕوتێکی ئەنتیپارتی لە کوردستانە هەیە بە قووەتانی کەم نییە و ڕەوتە ئەو مەیلە ئەو جۆرە بۆ چوونە لەسەر ئەم ئیشی کرد بۆی کە تەبلیغاتەکانی تاڵبانی بۆی کە ئێمە ڕوخێنین ئەوەی کە دەسەڵاتی تاگرەوی ناڵێنەوەی کەواکەین ئەمانە تەسەورێکیە کە بە جۆرێک یەکێتی نابێتە پاشکۆی پارتی نابێتە بە تاواکەری پارتی و شەڕ لەگەڵ پارتێکا بە جۆرێک و ئەگەر خەڵک دەنگ بە یەکێتی بەشێ لەو خەڵکە ناڕازی کە تووڕێ لە پارتی هەرچەند لە یەکێتی ناڕەحەتە بەڵام لە بەرامبەر پارتیە بچێت دەنگ بە یەکێتی با بۆی هەچۆنێ بێ ئەم شەڕە لە کۆڵپانکەنەوە کەمە بەڕای من هەتا بەشێک لە لایەنگرانی دۆستان لاگرانی پەکەکەشیانی کەوتە ژێرە مینەوە ئەم هەمووە بە تەبلیغاتیان بۆ کرد کە بچێت دەنگ بدرێ بە یەکێتی لەبەرەوەی کەمانە دژی پارتی و دژی هێڵی خیانەتن ئەمە وای کرد بە بڕای من بەشێک لەو خەڵکە تووڕەیە بچن بەشداری دەنگدانکەن و کێروی باڵێن بەشداریکردنەکە بەرز بێتەوە وەکوتم بەڵام لەگەڵەوەشان لەخوان لە سا 50 بەشداری کردووە لە دەنگدانا و ئەو حەقەتانش کە دوای انتخاباتەکە تەواو خۆمان بینیمان کە چۆن لە هەموو لایەکەوە دەنگ بەرز بۆکە ئەسەن گەورەتی بەشێک لەو لایەنانەی کە زۆر بانگەشەی نەزیهی ئەم هەڵبژاردنیان دەکرد ئێستا ڕانگەیان وە کە تەزویراتی زۆر کراوە ساختەکاری کراوە بەو ئەندازەی کە ئێستا بایکۆتی پەرلەمان دەکەن دەڵێن یعنی چەند کورسیان لێبراوە و بەشداری جۆرە پەرلەمانێکی لەو شێوەیە ناکەن لەسەر ئەمە قسەتان چیەوە چی کاریگەریەکە بێت بایکۆتی ئەوەی کە بۆ منە ڕەوتی هەڵوێست و کۆمەڵی دادگەری ناسنە پەرلەمانەوە بەو زانیاری تا ئێستا ڕانگەیانوە بەڵێ ئەزان چۆنە بەڕای من با بکەین بە دوو بەژێکیانەوەی کە ئەمان بەڕاستی ئەتوان بڵێم کڵاو کرایە سەریان و ئەوان ژەوڵیانە کڵاوکە لەسەر خەڵک ینی بە جۆرێک بوون بە خزمەتکاری دەسەڵاتی کێتی و پارتی لەوەی کە انتخابات پاک و پوختە خەڵک بەشداری بکات داوان لە ناخەڵکی ناڕازی بچێت دەنگ بات و بەمە شەرعەتیانە بەم انتخاباتیان کرد بە شتێکی ڕەواکە ئەوەتە ئۆپۆزیسیۆنیش بەشداری کردو بەڵام سەرنجام دەسەڵات هێزی یەکەمە دەسەڵات زۆربەی دەنگکانیێنەوە لە هەڵبژاردنێکی پاک و بێگرد و پوختە دەسەڵات یەکەم بووە یعنی یەکی پارتی یەکەم و یەکی تر دووەم بوو ینی هێزی دەسەڵات باڵێنێتی و پارتیەمانە براوە انتخاباتین یعنی تلامود دنیاشە وایە انتخابات وایە خەڵکە چێت دەنگەیات ئەوانەی کە دەنگی زۆرینێن ئەوانە براوەنی تەمە بەپێی سیستمی بۆرژوازی بەپێی سیستمی انتخاباتی بۆرژوازی ئەمە شەرعەت وەرەگرێتن ئەوان بە بڕای من لەسەر ئەساسیەوەی کە کڵاو کرایە سەریان بەشدار بوون لەوەی کڵاو کەنە سەر خەڵک ئێستا بە جۆرێک یعنی کە هەستەکەن کڵاوکراسیان خەجاڵەتن بەڕای من یەکەم لە لای خەڵک خەجاڵەتن و ئەم جۆرە کاردانەوان بە جۆرێک پینەکردنی ئەو نەوعی کڵاوکردنە سەرەیە ینی ئەوان وەکو حزابی بۆرژوازی وەکو حزابی سیاسی وەکو حزابی ئۆپۆزیسیۆن ئەبوایە خوێندنەوەیکی دروستیان هەبوایەت بۆ هەڵبژاردنەکە بەڵام ینی ئەزانم کە لە تەحلیلی ئەخیرە ئەوان ئەم هێزانی بۆرژوازی ینی
بێجگە لە ڕێگەی انتخابات بێجگە لە ڕێگەی دەنگدان هەڵبژاردن خۆ ڕێگەی شۆڕژ ناخەنە بەردەم خەڵکی کوردستان بۆیە سەرنجام ئەوان هەر ڕێگەی انتخابات و دەنگدانە خەنە بەردەستی خەڵک بەڵام ئەو هەموو بانگەشەی کە کردیان کە انتخابات پاک و پوختە نەزیها ئەمە جۆرێک ئەمە ئینەکەیە نەوەیەک پەشیمانەکان لەمەیە ئەوان هەمیشە بەشداری انتخاباتیان کردو بەڵام هەمیشە بۆ قەلەقیەوە بۆکە ئەگەر تەزویر بکرێ ئەگەر تەزویر نەکرێ گەروا بێوانە بێم جارەوتیان ناکرێت ئێستا کە تەزویرەکە کراوە و معلومە کە کڵاو کراوەتە سەر ئەوان و ئەوان کڵاوێتەوە سەر خەڵک ئەمە لە بەرامبەر خەڵکە بەڕای من بە جۆرێک نوعاً ما یعنی باڵێن ئیعتیباری سیاسی ئەم ئۆپۆزیسیۆن هاتۆتە خوارەوە من قسەم لەسەرەوە نییە کەنەوەی نوێ دامکانی زای کرۆ کە مەش قسە لەسەرەوەی کە بە جۆرێک ینی سوودمەند بووە لەم جۆرە تەزویرەی کە باز دەکرێت بەڵام مەسەن هێزەکانی کە بەرەی گەل ینی بەرەی گەل بە بڕوای من تەوقعکرا دەنگی زیاتر بێنێ بە هەموو پێوانەیەک مەسەڵەن لانی کەم یعنی بۆن منە گۆڕان یعنی ڕەنگە تەوقعکە کەلەوە زیاتر بێنێ نەدیە کورسی مەسەڵەن ینی بە شەڕەشەق یە کورسی بێنێ بۆیە ئەگەری زۆرەکە بە جۆرێک ینی ئەمە ئەم هێزانە فێڵیان لێ کرابێت و بەپێ ئەو داتانی کە خۆیان بڵاوێکەنەوە مەسەڵەن من گوێم لە چەندینێکی ڕاگەیاندێکی بەتایبەتی عەلی حەمە ساڵە بوو کاڵێ ئێمە لە فڵان بنکەی دەنگدان لە فساد بنکەی دەنگدان ئەوەنە کەس چووە دەنگی یاوە بەڵام زۆر بە ڕێژێکی کەمتر لەوە دەنگمان بۆ هاتووە ینی ئەمە پێچگەلەوەی کە قسە لەسەرەوەی کە جیهازەکان بە جۆرێک بەرمەجە کراوە کە دەنگەکان بەپێی ڕێژەیەک لە بینی پارتی ویکێتیا تەقسیم بووە بەپێی ڕێژەیەک دیارە تەوان بە ڕێژەی 2-1 مەسەن ینی ئەبێ پارتی دووەونەی کێدی دەنگ بێنێت کەمە بەرحاڵ دەنگۆیەکە ئەمە مەسەن ینی هێشتا تەسبیت نەبووە نەسەلمێنە بەڵام بەڕاستی کەسیش ناتوانێت بە بسەلمێنێ و نەیسەلمێنێ ئەمە کە ئەگەرێکە لە دنیای تەکنۆلۆژیا ئێستا ئەگەری هاکردن ئەگەری بەرمەجەکردن ئەوانە هەمووی مەطرحەوە زۆر تەبیعیشە ینی ئەمە کرابێ بۆیە بە بڕای من ئەم هێزانەی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی غیری نەوەی نوێ ئەوانی تر هەمویان کە بە جۆرە هەستەکەن کڵاو کراوەتە سەریان و بە جۆرێک مەجموعی قسەیان کردووە کە پێچوانەوە دەرچووە ئەوان ئیحراجن و یانەوەی هەڵوێستەکان بە جۆرێکی تر پینەکەن بۆی کە ناچنە پەرلەمان ینی هەڵوێستەکان بۆ پینەکەن ئێترازەکان بەرامبەر بەو کڵاوی کراوەتە سەریان بەو جۆرەی کە ناچنە پەرلەمان و بەشداری پەرلەمان ناکەن بەرحاڵ بە بڕای من ئەم هەڵوێستەی ئەوان ئەتوانێت چی بکە بە قەنەعەتی من ناتوانێت دەورێکی جدیە بێ لەسەر پەرلەمان چونکە بەپێی ئەو زاوابتانەی کە هەیە مەسەن ئەم کورسیانەی کە ئەمان ئەکشێنەوە مەسەن تەقسیمە بێتەوە جاریکە بەسەرێکێتی پارتیاوەی کەوت باز دەکرێت یعنی ئەوە نییە مەسەن ئەم زین چۆنە هاوڕێ بدان بۆ نمونە ئەگەر ڕێژەیەکی فراوان لە ئەم ئەندام پەرلەمانانە بکشانایەتەوە مەسەن کە کێشەی بۆ پەرلەمان دروست کردایەت ئەوە ڕەنگە مەسەن شتێکی کە بووە بەڵام بە بڕای من ئەوەی کە بڕیاری کشانەوەی هەمووی ناگاتە مەسەن دە کورسی بۆیە بە بڕای من ناتوانێمە کێشێکی جدی دروستکە لەسەر پەرلەمان وە ئەو قسێژەیە کەڵەن هەتا مەسەن احتیمالی ئەوەی کە کورسیەکانیمان چێ بۆ کێتی و پارتی و بە جۆرێک بۆنەوەی نوێ لەبەرەوە پێم وایە کە ئەمە ینی ڕەنگە ئەمەشیان لە قازانجی کێتی و پارتی بشکێتەوە بەڕاستی اینجا دوای هەڵبژاردن ئەنجامی ئەم هەڵبژاردنانە چی لێ دێت چی جۆرە حکوومەتێک دروست دەکات و چی ئاڵوگۆڕێک لە کۆمەڵگی کوردستاندا دروست دەکات هەر لەسەر پێکەنانی حکوومەت کۆمەڵێک سیناریۆ باس کراوە کە یەکێک لەوانە بۆ نمونە هەر ئیدامەدانی یەکێتی و پارتیە ئەگەر ئەحزابێکی تریا شەریکەن بەڵام هاوکات باس لەوەش کراوە کە یەکێتی و پارتی بخەنە دەرەوەی دەسەڵاتەوە ببورە یەکێتی یان پارتی بۆ نمونە پارتی و نەوەی نوێ ئەتوانن زۆرینەی کورسەکانی پەرلەمان کافیە بۆی کە حکوومەت دروستکەن و یەکێتی بخەنە دەرەوە یاخود تەواوی ئەحزابەکانی تر حکوومەت پێک بێن و پارتی نەکەنە حکوومەتەوە ئەم سیناریوانە چەندێ واقعین و بۆچوونی ئێوە چیە لەسەر حکوومەتی ئایندە و ئەو ئاڵگۆڕانی لە کۆمەڵگەی کوردستاندا دەیبینین زان چۆرە بە بڕای من سەبارەت بەوەی کە ئاڵوگۆڕ لە کۆمەلگای کوردستان لە بەرژەوەندی خەڵک بێ بە هیچ شوێک ئەمە ڕوونایەت ئەوەی کە ئاڵوگۆڕێک دروست بێت مەسەلەن لە تەرکیبەی حکوومەتە بە بڕای من ئەوە ڕوونایەت زانی چۆنە هاوڕێ بنات کۆمەلگای کوردستان کۆمەلگای میلیشیایە ینی دوو مەنتیقەمانە ئەمە دوو زۆرمانەیە یەکێتی لە زۆنی خۆی دەسەڵاتدارێ پارتیش لە زۆنی خۆی دەسەڵاتدارە ئەمە ئیمکانی ئەوە نییە بە هیچ شێوەیەک ئیمکانی ئەوە نییە کە بۆ نمونە یەکێک لەم دوو حیزب دەسەڵاتدارە لە تەرکیبەی حکوومەت بکەیتە دەرەوە ممکن نییە ئەمە زين چۆنە هەر کەسێکەمی دیاکە بەڵای من یعنی لە پێشەوە درۆکەی دیارە بۆ خەڵک چکەم تەجروبەیەمان خەڵکم تەجروبەی کردووە خەڵکوسان تەجروبەی گۆڕانی هەیە خۆ گۆڕان 25 کورسی هەبوو بەرحاڵ ڕاستە لە دەورەیەکەما مەسەلەن یەکێتی پارتی لە بەرامبەر گۆڕانە بە جۆرێک
بەیتفاق دابەزین بالەوە بگەڕێن لە دەوری دووەم انتخاباتە گۆڕان 24 کورسی هەبوو یەکێتی و پارتی بەجیا دابەزین یەکێتی 18 کورسی هەبوو بەڵام بە عملی بینیمان خۆ گۆڕان نەبوو بە حاکمی منتقەی سلێمانی هەتا پارتی و گۆڕان بە جۆرێک ئەیانویست کە حکومت بە حساب تەشکیلکەن بەڵام پارتی وەکو فشار لەسەر یەکێتی ئەویست ئەوە بکا بەڕاستی یعنی خۆشی خۆتان ئاگادارن ینی مطلقاً ئەیزانی کە ممکن نییە ئەمە بکرێت هەرچەند کە بە جۆرێک مەسەلەن ئەمیست فشارێکی معنەوی لەسەر یەکێتی دابنێن بۆی کە بچووکی کەنەوە بابسە تەسەورێکی بێبن کە تۆ بچووکی تۆ هیچ نیت و پارتی فشارەکانی خۆی بەسەر بسەپێنێ بەڵام سەرنجام بۆمان ینی ئەوەی کە بڕایەوە سەرۆکی حکومت لە پارتیە جێگری سەرۆکی حکومت یەکێتی بوو ئەنی لە کاتێکە کە کورسیەکانی لە کورسی گۆڕان کەمتر بوو بێجگەلەوە هەموو هێزی چەکدار و ئاسایش و دەستگای حکومت لە ژێر لە منتقەی سەوزا بەدەست یەکێتیەوە بوو ینی بۆیە ئەمە مطلقاً هەر کەسێمی دیعایەکە ئەم سیناریۆ مطلقاً درۆیە سیناریۆی ئەوڵ ئەخیر بە قەنەعاتی من سیناریۆ ئەوڵ ئەخیرەوەی کە پارتی بەهۆی کە کورسەکانی زۆرترەوە بەهۆی ئەوەی کە هێزی یەکەمە لە باری سیاسی عسکەریەوە لەبەرەوەی کە بەشێکی زۆری کوردستانی لەژێر دەسایە لەبەرەوەی کە هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە وە زۆربەی پسوڵەکان و پەیوەندی جیهانیەکانی حکومەت هەرێم لەگەڵ دەرەوەیە لەگەڵ مەرکەزا هەولێرە و هەولێر لە باڵین لە چۆنەڵێت لە تەرکیبەی حکومڕانی کوردستانە لە میکانیزمی حکومڕانی کوردستانە مرکزی دەسەڵاتە لە هەموو شوێنێکی دنیا مەسەن تۆزانی لە هەر دەوڵەتێکا شوێنێکە کە پڵێن پایتەخت ئەمە مرکزی دەسەڵاتە مرکزی ئیدارەی یاری حکوومەتە مرکزی هەموو اینەکانە مەسەن چۆن کۆنتۆلی هەموو دەستگاکانی ئەو دەوڵەت و حکوومەتاکە هەولێر ئەمەیە ئەگەر هەولێر بەدەستی کێتوە با بەڕای من یەکێتی بوو بە هێزی یەکەم بە هەولێر مادەم بەدەست پاتیوە هێزی یەکەم ئەوە بە دەنگدان بێ باش بێ ئەو بێت و حکومەت ئەسڵی پارتیە زائید یەکێتی ینی زۆربەی بابڵین بەڕای من ڕئیسی وزەرا بۆ پارتیە و تەرکیبە ئەسڵەکە بۆ پارتیە دووەم بەشی دووەم بۆ یەکێتیە و ئەوە یەکێتی و پارتین کە بەژێن بە حیزبەکانی تر ئەزانین چۆن وانە کە پارتی بتوانێت بەبێ حساب بۆ یەکێتی بێنێت کورسی با بنەوەینەوە یا بە فڵان حیزبی تر ئەبێ ڕەزامەندی یەکێتی وەرگێ ئەمە حقەتەکەیە بۆیە یەک سیناریۆ هەیە بە بڕای من ئەو سیناریۆ کە حکومەتی تازە کە دروست دەبێ پارتی دەسەڵاتی یەکەمە لا حکومەتە یەکێتی دەسەڵاتی دووەمە لا حکومەتە و دەسەڵاتی یەکەم و دوم دەسەڵاتی ئەخیرن لا حکومەتە و ئەوانی تر ئەبنە پاشکۆی دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەمە سیناریۆ ئەوڵەخیری حکومەتە لە کوردستان ئەگەرنا بە بڕای من زای چۆنە وەکو واقعیش دوو زۆن ئیژەکاتیانی لە دنیا واقع دوو زۆن ئیژەکات تا حکومەتی کە دروست دەبێ بەڕای من حکومەتێکە تەنها لەسەرەوە ئەم حکومەتە تەنها لەسەرەوەیە وەزیرەکان و جەگری وەزیرەکان ئەگین لە خوارەوە مەسەلەن لە خوارەوە سلێمانی بەدەست سلێمانی منتقەی گەرمیان بەدەست یەکێتی و هەتا تۆ سیرکە محافزی سلێمانی گۆڕان بوو بەڵام دەسەڵاتی فعلی هەموو شتێکی منتیقەی یەکێتی بوو بەڕاستی گۆڕان نەبوو شقری بوو بۆیە بە بڕای من هەموو ئەو سینانی کە باسەکرێت دەسەڵات بەدەستی ینی ئەتوانن بۆ نمونە یەکێتی و بۆ نمونە ئۆپۆزیسیۆن پارتی دەرکەن لە حکومەت ئەوە درۆیەکی شاخدارە بە پێچەوانەشەوە نەوەی نەوە فلانسیان لەگەڵ پارتی ئەتوانی کە دەرکەن ئیمکانی ئەمە نیە و بە شێوێکی مطلقاً بە شێوێکی ڕەهامە درۆیە چاواشەکاریە و ئیمکانی ئەمە نیە. لە کۆتاییدا قسەیەکیش بکەین لەسەر ئەو قسانەی پێش هەڵبژاردن ئەکرا لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا و ئەوەی کە ئێستاش ئەحزابەکان دەیکەین قسە و باسێکی زۆر بوو لەسەر کۆتایی بە دەسەڵاتی ستەمکار بەسەر دەسەڵاتی خۆسەپێن بەسەر دوو دەسەڵاتە هەموو ئەحزابەکان تقریبا ئەم قسانیان ئەکرد بەڵام ئێستا بەسم بۆ منەوەی نوێ کە پێش هەڵبژاردن ئەیود هەر خەڵک بچێ بەشداری هەڵبژاردنەکان بکە ئیتر دەسەڵاتی کێتی و پارتی کۆتاییەت بەڵام ئێستا دەستەکە بۆ ئەبینێت کە تێک ڕای کورسیەکانی یەکێتی پارتی لە 1970 بووە بە 62 ئەمە دەستکەوتێکی گەورە ئەبینێت یاخود یەکێتی بە هەمان شێوە ئەو کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێن ئەهێنین ئەمڕۆ سەرۆکی حیزبی ناوبرا و توێتی ڕەنگە لەو هەڵمەتی هەڵبژاردنەکاندا نەخۆشمان لە یەکتری گرت بێت بەڵام مەبەست ئەوە بوو کە ئێستا پارتی بەتەنیا ناتوانێت حکوومەت پێک بهێنێت ئەم ئاڵوگۆڕە زۆرە لە قسەی پێش هەڵبژاردن دوای قسەی هەڵبژاردن چییە؟ ئەزان چۆنە بە بڕای من هیچ کاتێ پارتی نەیتوانێت بەتەنیا حکوومەت پێک بێنێت ئەگەر لە ساسەی کورسەکانیش بێنێت ناتوانێت هاوڕێ بنار من وتم دوو زۆرمانە ئەو پەڕی حکومەت دروست کە بڕۆتە هەولێر و بعد حکومکە و یەکێتی منتقەی خۆی زین چۆنە بۆیە ئەویان ممکن نییە ئەوە ممکن نییە ئەوەی کەنەوەی نوێ بەڕای من نەوەی نوێ ئەزان چۆنە سودمەندی ئەوڵ و ئەخیر لەمان ڕاستە یەکێتی پارتیانە حاکم بوون وەر حاکمی ژەمانەوە بەڵام سودمەندی ئەوڵ و ئەخیر بەڕای من نەوەی نوێیە
وەنەوەی نوێ من پێم وایە کە ئیسفادەی لەمە کردووە بە هەر دەلیلێک بێ بۆی مەسەن هاوکاری کرابێت بۆی یا بەرحەڵ ینی دەڕێگە پروپاگاندەکە توانی بێتی بەشێ لە خەڵک چواشەکە بەڵام ئەو سودمەندی یەکەمە و ئەو زین چۆنە هاوڕێ بنان هەڵبژاردن دەورەیەکە پرۆسەیەکە گەورەترین درۆی تیاکرێت لە هەموو دنیا وایە گەورەترین درۆ لە هەڵبژارد ناکرێت گەورەترین درۆکرێت بۆی گەورەترین ڕێژە لە خەڵک چواشە کرێ و دوای ئەوە کە تەواو بوو ئەچنۆ سەرینی خوان و هەمیشە بۆژوازی قسەیەکی ئەڵێ ئەمە تای هەڵبژاردنە تای هەڵبژاردن یعنی چی مەسەن تۆ دیقەت بە تۆ کاتێک کە مەسەن تووشی نەخۆشیە گەبی تاکەت بەرزە بێتەوە دوای کە چاک بوویتەوە تاکە ئەڕواد یعنی ئەوە تعبیری پروپاگاندای انتخاباتیەکەن ئەڵێ ئەمە تای هەڵبژاردنە بۆیە گەورەترین درۆکەن گەوتین درۆ پەخشەکەنەوە بۆی زۆرتی خەڵک چواشەکەن و بچن دەنگوان بەو و ئەوان شەرعەتی خوانین کەن و لەم تەقسیمی دەسەڵاتە بەشیان هەبێ نەوەی نوێ بەشی هەیەتر 15-16 کورسی هەیە حتما وەزیری ئەبێت ئەگەر بەشداری حکومەت بکە حتما مدیر عامێ بێ حتما ئەوە تەمان ئەدەم پەرلەمانی هەیە کە ماهانە چەندین ممکنە بە ملیار دینار بکات کە وەریەگرن ئەمانەمی دەستکەوتی اقتصادیە بێجگە لەوەش کە بەرحەڵ حسابی لەسەرەکرێ مەسەن بەتایبەتی نەوەی نوێ بە بڕای من مطلقاً لەگەڵ حکومەتی مەرکەزیایە نەوەی نوێ بە بڕای من لە ریفراندۆمەکۆ لەگەڵ مەرکەزایە یعنی هەتا بەشی امتیازات کە بەنەوەی نوێدرێ من پێم وایە حکومەتی مەرکەزی وێزەکانی مەرکەزە ئەنی گەورەترین خزمەت بە مەرکەزەکەنەوەی نوێ ئەوە حقیقەتێکە ینی بۆیە من پێم وایە کە ڕەنگە لەمەش ینی بە جۆرێک بێجگە لە یەکێتی و پارتی بە قازانجینەوەی نوێ دەنگ درابێ بۆیە نەوەی نوێ بڵێ مە بە سەرکەوتی خۆیە بینێت بەڵام چۆن پینەیەکات ئەو تیەمە ئەوانتان بۆ ڕووکەن ئێستا تاوانە بێت چی بڵێ ئەبێ بڵێ ناخەوان دانکانیان کەم کرا ینی ئەمە بە جۆرێک بەڵای من پێجلیانە ینی پاشپلگرتنە لە خەڵک ینی دیقەت بە لە هەموو دینێکی دنیا وایە مەسەن بیرمێ کاتی خۆی لە انتخاباتی ساڵی نازەمچەنی بەریتانیا بۆ حیزبێکە بوو حیزبی لیبرال دیموکراتیان پێوت بە خەڵکەکەی وتی دەنگ بەرێ من هینەکەم من پارەی زانکۆ و کاتەکە بوو بە 9,000 پاوەند ساڵانە بۆ تاوی زانکۆ وتی من ئەمە سفرەکەمەوە لایە بم تەبەن بەشێک لە دەنگی هێنا چوشە ناو حکومەت لەگەڵ محافزینە بەڵام لەبەر تەوان هێزی محافزین زۆرتر بوو بە قوتر بۆ خۆ ناتوانێت پلاتفۆرمەکەی هینکات دوایی بە خەڵکی وتی ئاخدەوە منتان نەکردەوە بە دەنگ یەکەم من ناتوانمەوە جێبەجێ بکەم یعنی تەبریریان هەیە بۆ ژوازی بۆینەکانی خوان بۆیە بە بڕای من ئێستا تەبریەکەوە دەنگی یەکێتی پارتی کەمیکرۆ بەڵام هەوڕێ بناتۆ حساب کە پەرلەمانی پێشوو 110 کورسی بوو ئێستا 100 کورسیە باشە ئەگەر یەکێتی پارتی 72 کورسیان هێنابێ پێشتر ئێستا 62 هەرو دە کورسیە لاچووە و ئەسەن دەنگیان زیایی کردووە تۆ دیقەت بە یەکێتی و پارتی یەکی نزیکی 200,000 دەنگیان زیاد کردووە 200,000 دەنگ کورسی کەمی کردووە کورسی قیمەتی نییە ئەزانین چۆنە ئەوان بوونەوەی کە بەشێک لە خەڵک بەڕاستی چواشەکەن و بەناوێ کە بەست خەڵک کێ بەشداری کات دەنگ بات ینی بە حساب یەکێتی و پارتی ئەڕوخێنە یەکێتی پارتیەکەن بە کەماتی بەڵام جاریکە یەکێتی و کە پارتیان کردو بە زۆرایەتی جاوای کورسەکەی لە 60 بۆ 50 قیمەتی نییە یعنی بەپێی داتاکان بە یەکێتی و پارتی 400,000 دەنگیان زیایی کردووە لەم انتخاباتەیە ئەیە بە ماڵێکی من پێم ئازان چۆنە هەموو هێزەکانی بۆژوازی بەدەسەڵاتدار و بۆ پۆچێنەوە کاریان چاواشەکردن و فێڵکردن و پاشپولکردن لە خەڵک هەرێکە بە جۆرێک و هەمووشیان سەرنجام لە پێناوی امتیازاتی خوان امتیازاتی ئابووری امتیازاتی سیاسی بۆ بەدەسەڵات بۆ شەریک بوون لەم کێکی دەسەڵاتەیە بۆ ئەندام پەرلەمان بۆ مدیر عام بۆ وەزیر بۆ تەقاعودی ئەمانیان هەر یەکان بەدەیان و بەسەدان و بە هەزاران بندیوار و بە هەزاران کەسیان بۆ تەعین کراوە مانە پارە وەرگن لەسەر قوتی خەڵک لەسەر ڕەنجی خەڵک لەسەر نەبوونی موچەی مامۆستا و کارمەندەوەمانە ئەمانە پارەیان ئەدرێتێ کاسبیەکەن ئەمانە بەڕای من کاسبی سیاسی بۆیە معلومە بێ بۆ زمانە قسە بکەنەوە ینی دوای ئەوەی کە خەڵکیان چاواشەکەت جاری کە بێ بە جۆرێکە جاری کە خەڵک چاواشەکەن بڵێ بابێت یان انتخابات سەرکەوتوو بووە کێتی پارتی دەنگیان کەمی کرد تۆ قەرار بووی کێتی پارتی بڕوخێنی بەڵام ئێستا خۆت شەعێتەوە بە کێتی پارتی سبێنێ مەسرور بارزانی چۆن لە چەند ساڵە لەمەوە پێش کۆبوونەیە کەوتی بەرامبەر بە گۆڕان و بەرامبەر بە هێزەکانی تر وتی خەڵک دەنگی زۆری بە یاوە ئێمە دەنگی ناوە بە ئێوە ئێمە بۆیە یەکەمین دوو ڕۆژی کە زەمیتە مەسرور بارزانی هەمان قساکاتەوە ئەڵێ خەڵک ئێمە زۆری نین هەمووتان چوون ئۆپۆسیۆن چوو هەموو هێزەکانی ئۆپۆسیۆن بەشداریان کرد هەموو قسەیەکتان کرد هەموو جنێوێکتانە تەنانەت سەربەخۆ بەشداری کرد کامی سەربەخۆ بوو یعنی مەسەن هەتا بە معنایە گەڵێت ئەتوانێت بڵێ با بە چی انتخاباتە لە دنیاونە دیموکراتیکە کەم کەسێ بتوانێت بەشداری بکە بەڕاستی ئەتوانێ وا بڵێ لەوانێ ئەو انتخاباتی لە کورسانە کرا بەو دەرەجێ مەسەر لە تورکیاش خەڵک ئەوە ئازاد نەبێ کە مەسەر ئەوەتە
خەڵکی مستەقل چۆ دەنگەیە و کەسیش مەسەر فشاری لەسەر دانانێت و تێ هەڵام هینی ناکە. ئەزانم کە لافتە دڕان و کە پۆستە دڕان نەبوو، بەڵام بەرحاڵ گەر دیقەت بێ بەڕاستی ینی فەزایەکیان دروست کرد یەکێتی و پارتی پێویستیان بەمە بوو، بۆ ئەگەر دیقەت بێ هەتا کەمترین فشاریشان دروست کرد بە سەراحەت یانی بۆی زۆرتری خەڵک بڕوا دەنگ بێ دەنگ بات وەوە نەما قازانجیاکەم پێما لەم پرۆسەیە یەکێتی و پارتی سوودیان وەرگرت و نەوعێک هەتا ئەتوانم بڵێم کە بە جۆرێک ئەتوان بڵێم با بێمە دیموکراسیترین هەڵبژاردنمان کردووە، زەخمان لە کەس نەکردووە، هەڕەشەمان لە کەس نەکردووە، هەموو کەسێ بە ئازادی قسەی خۆی کردووە، تەلەڤیزیۆنەکە قسەیان کردووە، کاندی سەربەخوا هەموو کەسێ قسەی کردووە، هەموو کەسێ تەنها دەوانشی کە نەیار بوون و بایکۆتیان کردووە لە قسەی خۆی کردووە. بەڕای من بە پێچەوانەوە یەکێتی و پارتی لەم انتخاباتە براوەی یەکەم بوون بە معنای ئەوەی کەوان هەر براوا بوون، بەڵام لە دوای ئەوان ئەوەی کە براوەی یەکەم بەڕاستینەوەی نوێکە توانی خەڵکی زۆر چواشەکە لە پێشەش کورسی پەرلەمانی پێشووە مەسەندیکا بە 15 بەرحەڵەوەی کە چی بەسەرێت من نازانم نوێ حیزبێکی سیاسی نییە زۆر طبیعیە کە هەر بەشە لە مندان پەرلەمانانی بەرەو ئەملاولا بڕۆن یعنی وەکو چۆن تەجروبەمانەیە هەم انتخاباتی پەرلەمانی عێراقیان هەم پەرلەمانی کوردستانیان بەشێکی زۆر ئەندام پەرلەمانەکان ڕۆشتن یان چکەمە نەخەتێکی سیاسیە نەفکرێکی سیاسیە نە شتێکی ینی استراتیژیکی سیاسی ئەمە حیزبێکی سیاسی نیە ئەمە کۆمپانیایەکە کە بەرحەڵ ئەلامێکی بەدەستەوە بەپێی مەجوێن کەناتی باش کە لە بلالاوە خراوەتە بەردەسی ئەتوانێت پروپاگاندە بکە خۆش دەزانی ئەمڕۆ میدیا دەوری گەورەی هەیە لە کۆمەلگای بۆرژوازیە لەسەر میزاج و لەسەر دەنگی خەڵک بە تایبەتی لە پرۆسەی انتخاباتە بۆیە بەمە مەسەن توانێتی دەستکەوتێ بەخۆی بێنێتەوە لەما بازرگانی خۆیە کات بەرحەڵەگەر چەندان پەرلەمانێکی ڕۆشتە خۆ کێشەی نییە مەسەڵەن هەر ئەما توانێت بکە بە فشارێک یا بڵین بە دەستکەوتێک ینی لە بەرامبەر کێتیبان لە بەرامبەر حکومەتی مرکەزیشە هەتا لە بەرامبەر دۆشە بڵێ با بگیانەوە تێمە هێزێکین چەکمان نییە ئەومان نییە بەڵامەوەتە دەنگێنین یعنی خەڵک ئەتوانێت حسابان لەسەر بکە.